سەلما بە کۆمەڵێک چیرۆکی خەمناک و تراژیدیەوە لە قەڵای کەرکووک بە زمانی کوردی و ئینگلیزی نمایش کرا. قوم لەگەڵ خۆم هێناوە وازان من بەتەنها نا من تەنها نیم. مۆنۆدراماکە ئەزمونێکی نوێی گروپی شانۆی هەوارە لە کەرکووک بە فۆرمێکی جیاوازەوە دوو خانمە ئەکتەر ڕۆڵی تێدا دەبینن. دەرهێنەری ئەم بەرهەمە شانۆیە مەبەستێتی ئەو کارە ساتانەی بەسەر گەلی کورددا هاتووە تەواوی جیهانی لێ بە ئاگا بهێنێت لە ڕێگای کاری هونەریەوە. ئەمە پرۆژەیەکی درێژخانی گروپی شانۆی هەوارە بێ. ئێمە لەم ساڵەوە دەستمان پێکردم پرۆژەیە باوبەشی وڵاتی فەڕەنسا و کەرکووکە یاخۆ بڵین کوردستان لەژێر چاودێری بەڕێز وەزیر ڕۆژمێری حکوومەتی هەرێمی کوردستان کاکە حەمی حەمەد سەعید و بە سپۆنسەری کاکە ئاسۆ و کاک شاڵا محەممەد لێپرساوی سکرتارێتی سەرۆکمان جەلال. ئەم کارە باس لە جینۆسایدی ئەنفال و هەڵەبجە و کۆچی خەڵکی کوردستان بۆ هەندەرانەکە بابەتێکە بابەتێکی نەتەوەیی و نیشتیمانیە بە دوو زمان، زمانی ئینگلیزی و زمانی کوردی. بابەتێکی نەتەوەی ئەمانەوێ ساڵهانێکە ینی هونەرمەندی کورد کار لەسەر ئەنفال و هەڵەبجاکە هەر بۆ خۆمان بۆ ناوخۆی ئێمەمە هەنگاوێکەمانوێ لە ڕێمەکتەرە بیانیەوە ئەم دۆسەیانە ینی بە هەموو دنیا بناسیێنی. خانمە ئەکتەری کورد هەوار فارس و ئۆریۆڵی ئەمپێرت خانمە ئەکتەری فەڕەنسی لە ڕێگای کارەکتەری سەلماوە دەیانەوێت چیرۆکە پڕ لە نەهامەتیەکانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و چەندین کارەساتی دیکە بخەنە ڕوو. دوای ئەوەی ئەو زنجیرە نمایشەمان لە تۆپزاوە و لە مۆنۆمنتی هەڵەبجە و مۆنۆمنتی چەمچەماڵ و ئەم نەسوورەکی سلێمانی کرد دووبارە گەڕاینەوە کەرکووک. ئەمەش دوای ئەوەی کە ئەو ئەکتەرە فەڕەنسی بە زمانی ئینگلیزی لەگەڵ مانواندنێکە گەڕایەوە بە یەکەوە ئەم نمایشەمان پێشکەش کرد. سپاسی ئامادەبوونی ئەم بینەرە جوانەی کەرکووک ئەگەین کە بە گەرم و گوڕێەوە بە تامەزڕۆی و چاوەڕوانی مۆنۆدرامای سەلما بوون. ومێ دەکەین توانین بێتمان ئەم مەسجەی کە پێمان بۆ ئەو پەیامە بە باشی گەیان دەبێتمان و کارەکەمان ناوڕۆکێکی باسی لە جینۆسایدی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کۆمەڵی کارەساتی دیکە کرد کە بە سەرگەلی کورددا هاتووە. مۆنۆدرامای سەلما نووسینی دکتۆر دڵشاد مستەفا و سینۆگرافیا و دەرهێنانی شانۆکار نەژاد نەجمە بەرهەمی هاوبەشی گروپی شانۆی هەوار لە کەرکووک و وڵاتی فەڕەنسایە. ئەم کارە هونەریە لە چەندین شاری کوردستان نمایش کراوە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا لە بەشێک لە ڤیستیڤاڵە نێودەوڵەتیەکانی وڵاتانی جیهانیشدا نمایش بکرێت. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک.